پێمان بڵێ فرۆشی خورما چۆنە؟ بەخێر بێن سەر چاو سوپاس بۆ خوا توانین بڵێن بە بۆنێ مانگی پیرۆزی ڕەمەزانەوە خواستێکی باش لەسەر خورما هەیە. خورما کیلۆی بەچەند؟ وەڵا لە 2010 پێک تا گرانترین خورمامان ئەگاتە 19,000. بۆی مانگی ڕەمەزانەوە نرخەکانتان گران نەکرد؟ نەوەڵا ئێمە بە حکومەوەی کە پێش ڕەمەزان خۆمان خەزنمان کردو ئەنی کڕیومانە نرخەکان جێگیرە ئیشەڵا تا کۆتایی مانگی ڕەمەزانیش هەرو سعانە بەردەوامە بێت. باشە لە دوکانەکەی تۆ چەند جۆر خورما هەیە؟ لە ئێستا نزیکی 25 جۆر بۆ 30 جۆر خورمامانەیە. خەڵک زیاتر حەزی لە کام جۆرە؟ خواز لەسەر خورما عێراقیەکان زیاترە بە تایبەت بەرحی ئەم خورماشلانە. نرخیان چۆنە؟ سعرەکەی لە 7,000 دەست پێکایی ترەگەر شتێک جوان بێ و بە کەڵکی خواردن بێ ئەچێتە 8,000. کیلۆی ئەگەر بەوەنە بێ بۆ هاوڵاتیان گران نییە ئەیکڕن؟ وەڵی ناتوانینەمەوە بڵین بە حکومەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزانە خەڵک خواستەیە لەسەری ئیتر ئێمەش حەزەکەین کیلۆ خورما بە 2,000 بێ بۆی کە زۆرترین خەڵک مستەفید بێت یا بەڵام کە نەشتوانەیە مارەوەنە لە توانامانەیە خوا لە خێری دەرنەکە ئەوەی ڕۆژانە ڕووکاتی ئێمە کەم تا زۆر بەبێ توانە توانی ناوکاریان کەین ئەتوانین بڵین شتی ناخۆشەیە بە تایبەت کە وەزەی خەڵک بار تۆزێک خراپە ئەتوانین بڵێن ڕۆژانە بەر فەقیرێکی زۆرەکەوین بەڵام ئیتر دەسەڵاتیشمان نییە.